وبرز مامۆستا عرفان عەبدولعەزیز والله بەریگشتی زووتوی ئیسلامی لە کوردستان وبرز دکتۆر عەلی قەرەداغی یان بەڕێز ببورن کاک هادی عەلی لا یەکگرتووی ئیسلامی کوردستان تەشریفە هێنن بۆ ڕوونکردنەوەی ئەنجامی یەکەمین دیداری ئیسلامی لە کوردستان. با فەرموون. لا يا بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. إما سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەمڕۆ یەکەمین دیداری ئیسلامی من ئەنجام دا کە لە نێوان هەرسێک لایەنی ئیسلامی و کۆمەڵێک لە ڕێکخراوە مەدەنیەکان و کۆمەڵێک کەسایەتی ئیسلامی و بانکخوازی ئیسلامی ئەم دیدارە پێک هات. خلاصەی ئەوەی کە لەم دیدارەدا تاوتوێ کرا و پێی گەیشتین ئەوەیە کە دیارە ئەم دیدارە دەرەنجامی زنجیرەیەک کۆبوونەوەی پێشوو بووە، ئەوەیە کە ئێمە وەکو ئیسلامیانی هەرێمی کوردستان ئیرادەیەکی جدیمان هەیە و قەناعەتمان وایە کە هەم بۆ جێبەجێکردنی ئەرکی شەرعی سەرشانمان و ڕازیکردنی خوای پەروەردگار کە ئیسلام دینی تەوحید و دینی وەحدەتە، دینی یەکڕیزی و تەباییە، و هەم بۆ ئەوە کە ئێمە وەکو تەوژمی ئیسلامی لەم هەرێمی کوردستانەدا ببینە ژمارەیەکی قورستر لە تاتەرازوی هاوکێشەکاندا. ئیرادەیەکی جدیمان هەیە و بڕیارمان وایە کە وزە و تواناکانمان یەک خەیر. خۆتان دەزانن ئەوە پێویستی بە کار دەکا و پێویستی بە قۆناغبەندی دەکا. لێرە ئەو برا و خوشکە بە ڕێزانەی کە بەشدار بوون کە هەمویان خەڵکێکی تێگەیشت و پێگەیشتون ئاستێکی باشیان هەیە، چەند قۆناغیان بڕی و لە کار و چارەکی ئیسلامیدا کۆمەڵێک تێبینی و سەرنج، کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک ڕەخنە ئێمە زۆر بە جدی وەرمان گرتوون و بڕیاردرا لە بەلاغی کۆتایی ئەم دیدارەدا ئەوانە هەمووی پەسەند بکرێن. بەڵام دیارە کۆی ئەو ڕەخنە و پێشنیار و تێبینی و سەرنجانە دەبرێنەوە بۆ لای دەستەی باڵای کاری هاوبەش و لەوێ تاوتوێ دەکرێتەوە دووبارە ڕێک دەخرێن، چونکە هەندێکی لەگەڵ هەندێکی پێچەوانەیە دەبێ لەوێ ڕێک بخرێتەوە و پاشان میکانیزمی بۆ دابندرێ، سەقفی زەمەنی بۆ دابندرێ، قۆناغبەندی بکرێ. گرنگەوەی ئێمە خۆمان قەناعەتمان هەیە و ئیرادەیەکی جدیمان هەیە و پێویستێکی شەرعی و بە ئەرکێکی نیشتیمانی دەزانین کە دەبێ هێز و وەزەی ئیسلامی خۆمان یەک خەین، یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک سەنجی کەین، هەم بۆ ئەوە کە خەڵکی دیندار و مسلمانی هەرێمەکەمان پێمان ئومێدەوارتر بێ و هەم بۆ ئەوە کە کۆی نیشتیمانیانمان، کۆی خەڵکی هەرێمی کوردستان زیاتر لە وزە و توانای کار و پرۆژە ئیسلامی بەهرەمەند بێت، چونکە ئێمە بە ئەرکی سەرشانمانی دەزانین وەکو چۆن بە پێویستی داین دیفاع لە عەقیدە و عیبادەت و ئەخلاقی میلەتەکەمان کەین، بە ئەرکی سەرشانیشمانی دەزانین
بەرگری بکەین لە مافەکانی میلەتەکەمان لە ئازادیەکانی و خۆمان بە بەرپرسیار زین بەرامبەر بە تەنگژەی سیاسی بەرامبەر بە قەیرانی ئابووری بەرامبەر بژیوی خەڵک بەرامبەر مافە پێشێرکراوەکانی خەڵک و پاشان بەرامبەر بەو تەحەدیاتەی کە ڕوبەڕووی هەرێمەکەمان دەبنەوە لە نێوخۆ لە دەرەوە بەتاکید ئەگەر ئێمەی ئیسلامی بتوانین هێوزورەکانمان زیاتر یەک خەین دەبینە فاکتەرێکی ئیجابی دەبینە هەوێنێکیش بۆ ئەوە کە باری شێواوی ئەم هەرێمە چاکەین و بەتاکید ئێمە لە ڕابردوودا دڵخۆش بووین هاوکار و دەستبارگر بووین بۆ لایەنە سیاسیەکان و لە داهاتوودا هەر بەو شێوە دەبین کورتەی قسەکانەوەی کە ئێمە ئەوەی لێرە گوتراوە هەمووی پەسەند کراوە بەڵام دەچێتەوە بۆ بەردەم دەستەی باڵای کاری هاوبەش کە لە 15 کەس پێک دێ و ئەوانیش تاوتوی ئەوە دەکەنەوە هو پێویستە میکانیزمی بۆ دابدرێت فەقی زەمانی بۆ دابدرێت هەنگاوەکان دیاری بکرێن ئێمە ئەم کۆبوونەوەیمان حەقیقەت بۆ مجامەلات نەبووە بە جدیمان بووە و عەقڵی دوان لە یەکێک زیاترە و ئێمە تطبیقی ئەواتەی خوای پەروەردگارمان کردو کە دەفەرموو ئەمڕۆ مشوەڕ ڕابینە ئەمڕۆ لێرە ڕاوێژێکمان کردووە ئەو ڕاوێژە ئەو بڕیارانەی کە دراون ئێمە لەو دەستەی باڵای خوا پشتیوان بێ هەمووی زۆر بە جدی وەردەگرین کاری لەسەر دەکەین بەڵام بە تاکیدەوە هی ئەوە نیە ئێستا لێرە خۆتان دەزانن لێرە ئەو وردەکاریانە ناکرێن ئەو وردەکاریان دێ بچنەوە بۆ ئەو دەستە باڵایی کە هەم نوێنەراتی هەرچی لایەنی ئیسلامی دەکەن هەم نوێنەراتی ڕێکخراوەکانیش دەکەن و ئێمە سوپاسی هەموو لایەک دەکەین چ ڕێکخراوەکان کە وەکو چاودێر و هاوکار لەگەڵدا بوون لە سەرەتاوە لەگەڵیشدان و پاشان هەموو ئەوانەی کە لەم هەرێمەدا دەوریان بینیوە ڕۆڵیان بینیوە لە هۆشیارکردنەوەی خەڵک لە دیندارکردنی خەڵک لە پارێزگاریکردن لە عەقیدە و دین و ئەخلاقی کۆمەلگاکەمان و پاشان سوپاس و دەستخۆشی لە هەموو ئەوان دەین کە دیفاع دەکەن لە مەظلومیەتی خەڵک لە مافەکانی خەڵک چونکە هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هاتوون دادگەری بشەسبێنن زوڵم و ستەم لابەرن ئەوانش حەقیقەت ئێمە هەمومان بە هاوکار و دەستبارگری خۆمان دەزانین زۆر سوپاس قسەکانی من ئەگەر جناب امام صحابي شيء بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ديار أويك في وجه جناب امام فرمي تنها تأكيد يجلسر أويك أو نخش الرجاي كفيويز بوكاري هاو بشي إسلامي كان وهمو إسلام خوازاني كردستان أمرو بتير وتسر قسيل سر كراوة والرأي بوچوني همو أو جروبانا بهند ورأجيري ووەکو مامۆستاش فەرمووی دیارە وەکاری ئەو ئەنجومەنی باڵای کاری هاوبەشەیە کە لە نزیکترین کاتان ئینشاءالله کۆ بێتەوە ئەو هەموو ڕاوبۆچوونانە هەمووی وەرەگرێ و ئینشاءالله لە ئەو کاتە ئەتوانین مژدە بدەین کە چی ئەکەین و چی ناکەین ئەو کاتە ئینشاءالله سێ خۆمانە بێت. بسم الله الرحمن الرحيم هەروکو بەڕێزان ئاماژەیان پێکرد ئەم دیدارە فراوانەی ئەمڕۆ هەنگاوێکی نەوعیە بەڕاستی بەرهەمی کار و چالاکی ئەو چەند مانگەیە کە هەستێ لایەنەکە و ڕێکخراوەکان کاریان بۆ کرد و ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی نەوعیە ومێ دەکەین کە یعنی بێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی لە ئایندا وەکو دروشمەکە باسەکە بەرەو ئایندێکی گەشتر ومێ دەکەین کە ئایندێکی گەشتر بۆ تەوژمی ئیسلامی لە کوردستان بهێنرێتە دی و ئامانجی سەرەکی ئەم لێک نزیک بوونەوەی حاڵەتە ئیسلامەکەی کوردستان بۆ ئەوەیە کە حاڵەتی ئیسلامی لە کوردستانە هەمیشە فاکتەرێکی ئیجابی و بنیادنەر بێ چ بۆ حاڵەتە ئیسلامیەکە و چ بۆ کۆی پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لە هەرێمی کوردستانە و وەکو وتم ئەمە بەرهەمی ئەو چەند مانگەی ڕابردووە بێگومان هەنگاوی باشتری بەدوادێ وەکو باسکرا هەموو ئەو ڕاوسەرنجانەی کە ئەمڕۆ خراوەتە ڕوو سوودی لێوەرەگیرێ و بەکارهێنرێ بۆ چاکردن و دەوڵەمەندکردنی ئەو پرۆژە ئەو نەخشە ڕێگایی کە هەیە بۆ ئەوەی کاری جدی لەسەر بکرێ بێگومان ئێمە ئەمڕۆ لە بەیانیوە کە تا ئێستا لێرە دانیشتوین سوپاسی پەیاممان هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە شارە جیاجیەکانی کوردستان هاتوون بەشدار بوون و سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندنیشەکەین و لە هەمان کاتە پێش ئەوە سوپاسی دژنەی کارگێڕیەکەین کە بەڕاستی ماندوونە ناسانە شەو و ڕۆژیان خسۆتە سەر یەک بۆ سازکردن و ئامادەکردنی هەموو پێداویستەکانی ئەم جۆرە دیدارە ومێ دەکەین کە ئایندەیەکی باشتر بۆ گەلەکەمان و بۆ حاڵەتی ئیسلامی لە کوردستان بتوانین بە هەمووان و بهێین نەدی. ئەوەی مامۆستا سەلاحەدین
مامۆستا صلاح الدینیش نەخۆش بوو بۆیە جنابی مامۆستا صلاح الدین تەندروستی تەوانم تۆ دەبێت تاقەت و تەمەنجەرای مامۆستا هادی عەلی درا گەورەیە و ئەوە لە خزمەتی لای نەجاتی مامۆستا صلاح فەرموو الشيء لما كي لما تعال الشيء أساسا وكثير لما رجع بجوده في مصدر يعني يعني بروجيات حقيقية لو أنا مثلا جانا الجامعة كنا أصلا أتوانى بدون لبنا قاعد شيء تقول بعد ذوق كريم كاك بريارجان أم بارودوخي هرمي كردستان بدأت إسلامية كان ونية نشاني برسياري عند سربيا كشاشة نكرد وخود هندسانن أم ولاته دو حزب تاستا بريانة وبردوه ئەوان بەرپرسیارە لە ڕابردووی ئەم وڵاتە بەڵام ئێمە وەکو ئیسلامیەکان هەمیشە دەستبارگر بووین هاوکار بووین و ڕەخنەگر بووین و دڵسۆزانە ئەوەی کە بە چاکمان زانی وەکو پێشنیار ڕەخنە نەخشەڕیا خستومانەتە ڕوو ئەگەر وەرنەگیرابێ ئەو لایەنە کە وەریان نەگرتووە بە هەندیان نەگرتووە بەرپرسیارن بەنسبەت ئێستا پێویستە چی بکرێ ئێمە پێمان وایە وەکو لەو وتێژدا کە سەرەتای دەستپێکی ئەم دیدارە خستمانە ڕوو باسم کرد کە هەر گەل و کۆمەڵگایەک ویست بێتی هەنگاوێکی گەورە بنێ لە ئاشتەوایی نێوخۆیەوە دەستی پێ کردووە لە تەبایی نێوخۆی لە لێکتێگەیشتن نێوخۆی و لە ڕێزگرتن لە ئیرادەی خەڵک و جەماوەرەکەی و لە پارێزگاریکردن لە دامەزراوەکانی و لەوە کە یاسا سەروەر بێ بەسەر هەموو لایەکەوە و وەکو مرۆڤەکان وەکو مرۆڤ وەکو هاوڵاتی مامەڵەیان لەگەڵدا بکرێ بەبێ تێخوێندنەوەی ئینتیمای دینی و حیزبی و سیاسی ئەوە بە بۆچوونی من ئێستا گرنگترینشتە پێ هەڵسین بەبێ ئەوە پێم وایە هەر هەنگاوێکی دیکە بینەین سەروبەر ناگرێ ئێمە بە تایبەت کە باسی سەربەخۆیی دەکرێت باسی ئیعلانی دەوڵەتی کوردی دەکرێت ئەوە پێویستی بە زەمینەسازی دەکات پێویستی بە چەند پێشەکیەک دەکا هەمیشە ئەنجامی دروست لە پێشەکیە دروستەکانەوە پەیدا دەبێت پێما ئەوە ئێستا زەرورترینشتە کە ئەنجام بدرێت بێگومان ئێستا ئەم پرۆژە و ئەم نەخشەڕێگایی کە خراوەتە ڕوو ینی هەموو ئەو باسانی هەموو تایە ینی هاوکاری و پێکەوە کارکردن یا هاوهەڵوێستی یا حتا یەک هەڵوێستی تا ئەگاتە حاڵەتی یەکگرتن هەمووی لەناو پرۆژەکرا و لەناو نەخشەڕێگاکە هەیە بەڵام هەر شتێک لە کاتی خۆی هەر کاتێ کاتی هەڵبژاردن دیاری کرا هاتە پێشەوە ئەو کاتێ ئێمە هەمومان پێکەوە تاوتوێکەین دیراسەیەکەین و هەوڵە دەین یەک هەڵوێستی هاوبەش دەبارەوە وەربگرین ناوخۆی ماڵی کوردی ئێوە ئاگادارن وەک پێویست کۆبوون لە سەرستان کردار حزبێک دەڵێت دەبێت لە پەرلەمان حزبێک دەڵێت بەبێ پەرلەمانی ینی ئێمە چۆن دەتوانین بەرە ئەو کۆناغا اختیارە مەنگاو بنین کە لە کاتی کەنگۆماڵی ناوخۆی کورد وەک پێویست پوختنی کاک بژاردەباغ من قسەکەم کرد بۆ جەنابیشت و بۆ هەموو لایەک کە هەر هەنگاوێکی گەورە بیویسترێ بنرێ دەبێت لەسەر بناغەی ئاشتەوایی بناغەی لێکتێگەیشتن ڕێزیەک دیگرتن و حساب بۆ یەکدیکردن بنرێ باسم کرد بەبێ ئەوە من پێم وایە شتەکانی دی سەر و بەرناگرن ئەوە قەناعەتی منە بەڵام بەتاکید ئێمە گەلی ئێمە حەقی خۆیەتی قەواری سیاسی خۆی هەبێ خاوەنی ئیرادەی خۆی بێ خاوەنی ئیدارەی خۆی بێ و خاوەنی سەربەخۆی بێ حەقی خۆیەتی بەڵام ئایا تا چ ڕادێک ئێمە ئامادەییمان هەیە شایستەییمان هەیە کەفاءەتمان هەیە من پێم وایە پێش هەموو شتێک پێکەوە دانیشتن لێک حاڵی بوون حساب بۆ یەکدیکردن ئاشتەوایی و ڕێزگرتن لە دامەزراوەکان و کاراکردنەوەی دامەزراوەکان بەڵکو بە دامەزراوەکردنی هەموو کارەکان ئەوە بەڕاستی دەبێت ئەوە بێتە ئەو ئەرزێ و ئەو زەمینەی کە هەر هەنگاوێکی گەورەی لەسەر بنێت ئێمە مەنشەد پرکارەکەی کە ڕووی لە بەندەیە
ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەموو ئەگەرەکان لە بەردەماندا کراوە ئێمە ئەسان زۆر جەخمان کردوتۆ لەسەرەوە کە زەمینە سازیکەین بۆ یەکگرتن لاوەکو عەرەب دەڵێن كل صيد في جوف الفرا ئەگەر یەکمان گرت هەموو لیستی تێدایە هەموو شتی تێدایە نا ئێمە هەموو ئەگەرەکان لە بەردەمماندا کراوە بەڵام وەکو مامۆستا هادی گوتی هەر شتە لە کاتی خۆیدا دەبێ باس بکرێت و هەر حیزبەش بۆ خۆی میکانیزمی خۆی هەیە یەکگرتووی ئیسلامی بژوتنەوە کۆمەڵ میکانیزمی خۆی هەیە بۆ بڕیاردانی ئەوە کە چی بکا و چۆن بکا بەڵام بەتاکید ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی هەر هەنگاوێک و هەر کارێک کار و پرۆژەی ئیسلامەکەی پێویستی پێ هەبێ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان چاوەڕوانیمان لە پێویستی پێ هەبێ ئاوی لێ ناخۆینەوە خواپشتیوان بێ و هیچ کاتێک ناڵی هیچ هەنگاوێ لەسەر ئێمە فەچیر کرد بەڵێ ئەو بابەتەکە باشت کرد لێرە هەر ئەو نەخشە ڕێگایە بڕیاری لەسەر درابوو کە ئەمڕۆ تاوتێکرێەوە خۆتەزانی زۆرێکدا تێبینی گروپەکان ئەوە بوو کە وەختەکە کەم و بەشی تاوتێکردنی ئەوەش نەکرا لەبەرەوە هەر لە سەرەتاوە دکتۆر خالید بە ئەوکو نوێنەری لیژنەی ئامادەکاری ئەم دیدارە ئەوەی باس کرد کە تەنها پرۆژە کە ئەمڕۆ تاوتێکرێت تەنها ئەم نەخشە ڕێگایە لەبەرەوە هیچ پرۆژەیەکی تر نەهاتوو بۆ ئەم دیدارە بۆی سەوباسی لەبارەوە فقط ئەو مەسئلەی هەڵبژاردن پێمان وایە زۆربەی حیزبەکان لەو حاڵەتە چەقبەستووی کوردستانە ئەمڕۆ بژاردەی هەڵبژاردنی حتا پێشوەختیش بە شتێکی باشیان نزانی بەڵام ئێستا هەڵبژاردن لە کاتی خۆیان کە مانگی 11 بڕیاری لەسەر دراوە زۆر کاتێکی گونجاوە و ئێمە پێمان وایە کە نابێت لەوە زیاتر دوا بخرێ بۆ ئەوەی ئەو حاڵەتە چەقبەستووی کوردستان کۆتایی پێبێت سوالەکەی دووەم بەڵێ ئەم کاری هەوڵەشەی بەنسبەت پرسیارەکەی کە ڕووی لە بەندێت من گوتم پێویستە ئێمە وابین من پێم وایە ئەو ئیرادەیە کە دەبینم لە هەموو لایەکە بۆ شێوەیە ڕووی لەوەی کە ئێمە وەکو شتێکی استراتیژی و ڕیشەدار وەکو شتێکی درێژخایەن وقوڵ و ئایندەڕوون تەماشای دەستمان بەو کارە کردووە و تەماشامان کردووە و خوا پشتیوان بێ هەر بەو شێوێش دەبێ و من بەڕاستی لێرە شۆ بە هەموو لایەک دەڵێم کە بە زۆر دڵخۆش بن و ئومێدەوار بن خەڵکی ئیسلامیان قسە ناکەن یا کە قسەیان کاری پێ دەکەن چونکە ئێمەی مسلمان ئێمەی دیندار حقیقەت قسەشمان بەکردەوەمان دەزانی و خوای پەروەردگاریش باسی کردووە و سەرزەنشی ئەوانەی کردووە کە قسە دەکەن و کاری پێ ناکەن بەڵام دەبێت بزاندرێ کە قسە و کردەوەش هەڵقڵاوی قەناعەتە یعنی بۆ خۆتان دەزانن کاری سیاسی و مامەڵەکردن لەگەڵ واقعدا پێویستی بەوە دەکات کە دەبێت یەک تێبگەین پێویستی بەکار دەکا هەندێشە یەک تێبگەین لە ڕووی فیکرەوە لە ڕووی قەناعەتەکانەوە یعنی ئەوە شتێکی عاطیفی نییە بڕیارێک بدەی و دوایی پەنچەر بێ ئێمە بەڕاستی دەمانەوێت پتە و محکەم هەنگاو هەڵین بەڵام شوێن پێمان پتەو بێ و بەرچاومان ڕوون بێ و بزانین بەرەو کوێ دەچین ئەگەر نا زۆر بەجددیمانەوە کەسیش مەجبور نییە مجامەلە ئەوی دیکە بکە یعنی هەومان وەکو ئەرکێکی شەرعی وەکو ضرورەتێکی واقعیش دەستمان بۆ کارە کردووە بەنزەرەوە پرسیارەوە چۆرەتی مامەڵەکردن لەگەڵ کێشە سیاسەکانە بێگومان هەرچێ لایەن لە ڕابردووە درێغی نەکردو ئەوەی کە لەتواناوێ هەوڵی داوە بەڵام بێگومان لەم وەلا کە ئەم پرۆژەی هاوبەشمان هەیە و لە مەسەلە سیاسەکانە مەسەلە زۆر گرنگە چونکە ینی کاریگەریە بێ لەسەر ئێستا و داهاتی هەیە کوردستان بێگومان ڕاوێژ و دوور ڕاگۆڕینەوەمانە بێ و هەوڵ دەدەین هاو هەڵوێزنی یا یەک هەڵوێزنی و بێگومان کاریگەریمان باشترە بێ لەسەر چارەسەرکردنی پرسە سیاسەکان سپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێ هەموو کەناڵەکان زۆر سپاس بۆ لیژنەی بەڕێوەبردنی و ئیدارەکردنی ئەم دیدارە شپا پاداشتان دە زۆر مەماندوو کرد سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه ئەوەی کە مەسەن دەست بۆ کەیسی مستەشارەکان دەبن کە خۆت دەزانی ئەمانە یعنی بەقوڵی چونەتە ناو جونگە و پایەکانی